سەرەڕایبوونی سەرچاوەیەکی ئاوی دەوڵەمەند لە گوندی وێستان سووری سەر بەناحی عەربەت و کارکردنی تۆڕباینەکانی ئاوی ئەو وێستگەیە بۆ ماوەی 18 کاتژمێر لە شەو و ڕۆژێکدا بۆ گەیاندنی ئاو بە ماڵی قەزای شارە زوور و ناحیەی وارماوە و عەربەت و بەشێک لە کەمپی ئاوارەکانی باریکە. بەڵام بەهۆی کۆنی و خراپی تۆڕی ئاوی قەزای شارە زوور و ئامێرەکانی وێستگەی ئاوی بێستان سوور بەشێک لە ئاوی ئەو وێستگەیە بەفیڕۆ دەچێت و لە بەرامبەریشدا بەهۆی ئەو کێشەیەوە هەندێک لە گەڕەکەکانی ئەو سنوورە 4 ڕۆژ جارێک و بۆ ماوەی تەنها چەند سەعاتێک ئاویان پێدەگات. ئێمە کە دانیشتوی هەڵبژەی تازەین بەڕاستی تێبینیمان هەیە لەسەر دابەشکردنی ئاو ئەویش بەو شێوەی کە هەڵبژەی تازە گەڕەکانی 4 ڕۆژ جارێ بەلەوەی ئاو تێتەوە بۆ خەڵکە لەگەڵ ئەوە خی گەورە پەروەردگار بۆی سانسورمان هەیە کە ئاوێکی زۆری تایە ئەوە نییە کە بڵێ ئاو نییە تەنانەت گەڕێکی ئەمە کە گەڕێکی شارستانیە 4 ڕۆژ جارێ بەلەوەما بۆیێتەوە گەڕەکانی تر 3 ڕۆژ جارێ بۆیێتەوە. ئێمە گلەیمان هەیە لەسەر دابەشکردنی ئاو بەڕاستی شوێنی تر بەڵین شوێنی تر شارەزاین بۆ نمونە ئێستا شاری کەلار گەڕێکی شەیدان هەموو ڕۆژە بەلەوەیان بۆتێتەوە یعنی بۆتە دیاردێکی زۆر ناشرینیش ئەم 4 ڕۆژ جارە تەنانەت لە زووسانە ئەو ئەوەنە سار دەبێ ئەی بەسێ لە هاوینیشە بە هەمان شێوە ئەوەنە گەرمە بێ ناوێری بکەیت دەمچاوتە جا داوامان ئەوەیە کە کاتی دابەشکردنی ئاوەکە کورت بکرێتەوە واتە لە 4 ڕۆژەوە بێتە 2 ڕۆژ جارە هیچ نەبێت. بەڕێوەبەری ئاوی قەزای شارە زوور بەوە کاری ڕای دەگەێنێت پرۆژەی نوێی ئاوی قەزاکە کۆتایی هاتووە بەڵام تا ئێستا نەتوانراوە ئەو تۆڕە نوێ بخرێتە گەڕ. ئەوەی جێگەی ئاماژەبووکردنی دڵخۆشکردی ئێمە ئێستا لە بەردەستمایە ئەم پرۆژانە لە بەدەستە ئێستا بە گوژمەی 44 ملیۆن دینار بەڕێز پارێزگای سێمانی لە ڕێگەی بڕواتی ئاوی دەوروبەری سێمانی و بەڕاستی جێگەی خۆیەتی باسیکەین هیمەتی قایمقامی قەزای شارە زوور ئەم پرۆژانە ئێستا گرێتە ئەنجامێکی لەمانە پرۆژەیەکە بای 44 ملیۆن دینارە ئیسفادەیەکی باشی لێکرێت لە چەند پرۆژەی تریشمانی ئێستا لە بەدەستی منایە وانە خۆی بۆ خۆی ئێمە ئیسفادەیان لێەکەین. ئێمە سنوورێکە ئاو دابەش دەنێرین بۆ سنوورەکانی شارە زوور بە تایبەتی هەڵەبجە عەربەت وارماوە گوندی ئاوارەکان و گوندی بێستان سووریش هیچمان خۆی شەفتاتە لێرە شەفتاتە هەر دوو پرۆژەیەک 8 کارمەندی لەسەر 4 شەفتە بە شەو ڕۆژی شەکەن 24 ساعات شەفتێکی شەکە. بەپێی ئەو زانیاریانی دەستپەیام کەوتووە لە پرۆژەی تۆڕی نوێی ئاوی شارە زوور نزیکەی 5 ملیارد دینار خەرج کراوە جگەلەوەی بەشێک لە ئامێرەکانی وێستگەی بێستان سوور فەرمانی گۆڕین و پارەی پێویستی بۆ تەرخان کراوە بەڵام تا ئێستا فەرمانەکە نەچۆتە قۆناغی جێبەجێکردنەوە دوای ڕاگواستنی دانیشتوانی ناوچەکانی هەورامان و هەڵەبجە بۆ سنووری شارە زوور لە کۆتایی هەشتاکان حکوومەتی ئەو کاتی بەعس و لە ساڵی 1970 پرۆژەی ئاوی بۆ ئەم شارە نوێ دروست کردو تا ئێستا و دوای نزیکەی 30 ساڵ لە حکوومەتی خۆماڵی کوردی هێشتا هەمان تۆڕی ئاوی ڕژێمی بەعس بەکاردەهێنرێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زوور.